ئێمە لە ئەڵقەی ڕابردووە باسی تێکشکانی شۆڕشی شێخ سەعیدی پیرانمان کرد ڕەحمەتی خوای لەبێ لە ساڵی 1925 بەڵام دوای ئەو کە شۆڕشەکە هەروەکو شەڕی پارتیزانی 5-6 ساڵی تر بەردەوام بوو. ئێمە لە مدەی ئەم 5 ساڵەیە 1925 1930 گۆڕانکاریەکانی سەر کورد زۆر پڕمە ئەساتن، زۆر بەرەو پوکانەوەی شۆڕشەکانی کوردەچن. کێشەکان گەورەتر بوون، ئینگلیز زیاتر مستەقڕتر بووە. 1925 خلافەتی ئیسلامی بە کولی ئیلغا کراوەتەوە لەلایەن مستەفا کەمالەوە کە لە 1925 پەرلەمانی خۆی و حکومەتی خۆی لە ئەنقەرە دامەزراندووە و جمهوری تورکی ئیعلان کردو. لە 1925 شابوو کە ڕەزاشای ئێران حکمی ئێرانی یەکجاری گۆڕی بە سیستمێکی عەلەمانی کە بەردەوام بوو هەتا ساڵی 1979 وەختێک ئیمام خومێنی شۆڕشی خۆی کرد و سیستمەکەی سەر لە نوێ گۆڕی بۆ ئەوەی کە پێشتر لەسەری بوو و هەروەها بەرەو دیندارتر زیاتر چوو. هەر لەو ساڵی 1925 لە عێراقا 3-4 ساڵ بوو حکومەتی مەلیک فەیسەڵ و عەبدولموحسین السەعدون خۆی گرتبوو. کە خۆی گرتبوو حکوماتێک تەشکیل بوو بوون بە پشتیوانی ئینگلیز، دید و تێڕوانینیان بەرامبەر بە کوردستان و بەرامبەر بە کورد بەرەو شۆفێنیزمێکی عەرەبیەت و چونکە بۆ خۆیان بزوتنەوەیکی قەومی بوون کە چوبوونە سەر حکم، بە تایبەتی کەسانی وەکو یاسین الهاشمی و جەمیل مەدفەعی کە وەزارەتی داخلیان گرتە بۆ دەست. ئەوە حداسانەی باسییانەکەین هەمووی پێش 80 ساڵ لەمە و پێشن یان 82 ساڵ لەمە و پێشن، لانی کەم کەچی تەماشاکەین ئێستا ئەو گۆڕانکاریانەی منیش و ئێوەش ئەیبینین لەژێر احتیلالی نوێی عێراقی ئەمریکاییەکان دوای ئەو 80 قسوور ساڵە سەیرەکەین کورد چۆتەوە هەمان قۆناغی ئەو سەردەمە و لەگەڵەوەشا کە خوێنی 80 ساڵەی لافاوێکی دروست کردووە کە ئەبوو بەرهەمەکەی زۆر بەقووتر. ئێستا یاسای نەوت کە لە ئارادایە، حکومەتی هەرێمی کوردی و ئەندامانی پەرلەمانی کۆی لە پەرلەمانەکەی بەغدا کە لە ژێردەستی احتیلالایە بە کورسیەکانی ژێرقنیشیانەوە ژێرسمتیشیانەوە هەموو شتێکی کە لە ژێر دەسەڵاتی ئەوانایە هەر زەعیفترن لەو ئەندام پەرلەمانانەی پێش 82 ساڵ لەمە و پێش ئەندامی پەرلەمان بوون لە بەغدا. هەڵوێستی ئینگلیزی ئەو سەردەمەش کە پیرێکی شەڕخواز و پیرێکی ئاخر شەڕ بوو لە کۆتایی عمریا بوو لەوەی کە وردە مستعمەرەکانی لەدەسەچێ و وەکو مارە چێتەوە کونی خۆی لە بەریتانیا، هەڵوێستی زۆر ئاقلانەتر و بە ئەزمون و تەجروبەتر و بە ئینسافتر بوو لە هەرزەبیری وەکو جۆرج بۆش و ئەمریکایەکانی ئێستا کە بە قووەتی ماسوولکەیانەوە هاتوونەتە عێراق. هەڵبەتە ئینگلیزش هەر بە قووەتی ماسوولکەی خۆی هاتە بۆ عێراقەوە، بەڵام ئەمان زۆر بە غەتڕەسەتر زۆر بە شەقاوانەترە ڕوان نەجیهان، چکە لە سەردەمی ئەمانە ئێستا هێزەکان وردە پوکاونەتەوە. تەنها ئەم بووە بەو حەیوانەی کە وەکو فیلە و بەڵام یەک قۆچی هەیە کە بە عەرەبیش هەر پێڵەن وەحیدەت القەرن، یعنی یەک قۆچ، و لە هەمان کاتیشا کە پێوترە وەحیدەت القەرن یعنی تەنها هێزی سەردەم، چونکە قەرن هەم بە معنای قۆچ و شاخە هەم بە معنای 100 ساڵی ئەم سەردەمەی نوێمانە. خوا قۆچی بشکێنێ.